بینەرانی عزیز ساڵی نوێتان پیرۆزبێ هیوادارم ساڵی 2019 ببێتە ساڵێکی خۆشی و بە تەندروستێکی باشەوە بەسەری بەرن. لە واشنگتۆنەوە ساڵی تازەتان پیرۆز بێ. هیوادارم ساڵی تازە بێتە مایە خۆشگوزەرانی و شادی بۆ گشت-لایەک. ئاسۆ حاکم ئازاد، دەنگی ئەمریکا. ساڵا 2019 لە گەلێ کورد و لە هەموو جیهانی پیرۆز دکم هیویداریە و بێخۆشی و شادی و ئاشتی دەرباس بێ سەر هەر کەسی. لوقمان ئەحمەد، دەنگی ئەمریکا. هیویدارین ساڵا بهێتن ساڵانی ساڵا خۆشی و شادی و بەختەوەریە بیتن بۆ هەر کەسێکی. هیویدارین ساڵا 2019 ساڵا پێک بە ژیانێ و تەناهیە بیتن لە هەر قڕنەتێکی وێ جیهانێ و تایبەش بوو کوردان لە هەرێمێن کو لێ دژین. ساڵی نوێ زاینی لە گشتگەلی کورد لە هەرکی جیهان دەژین پیرۆز بێت. هیوادارم ئێوەی عزیز کە ئەمە دەبینن ساڵێکی پڕ لە شادی سەرکەوتن و بەختەوەریتان بێت. ئەسەر ساڵە 2019 لە هەر کەسێکی پیرۆز دەکەم و بە تایبەتی لە خەلکی ڕۆژاوای کوردستانی کەسێن کە لە باکوور و ڕۆژهەڵاتە سوورێ دژین و بترسن کە عورێکی ڕەش و داریە شەر بە سەرواناتێ بهێوینە ئەو عور بەڵاو ببە ئارامی vەگەرەوەی هەرێمێ ji bo Sûriyê tevahî jî ez hêvîdarim ku sala 2019 bibe sala aramiyê û dawiya şer û ev xelkê sivîl bi kêmanî pergende nebin û careke din bi der nebin. Ez hêviya saleke aram û geş ji her kesî re dixwazim lê bi taybetî ji xelkê Sûriyê û awakî taybettir jî ji xelkê me yê Kurdên Sûriyê re. Sala 2019 ji we giştkare pîroz be. Ez hêvîdarim ku sala nû ji Kurdan ra dilgêşê bextewarî û azadiyê bîne. Mixabin di sala borî de gelek tiştên nebaş gelê me jiyan kir. Taybetî li Efrînê gelek mirovên me koçber bûn, penaber bûn. Li Herêma Kurdistanê hêviyên gelê me şikestin. Dîsa bi seranser welatê Kurda tiştên xemgîn hatin jiyan kirin. Ez hevî dikim ku di sala nû de rûpeleke nû vebe ji Kurdan re şuna reşbînî, geşbînî biveje, şuna xeyal şikestinan hêvî xurt be. Ji Washington silavî ji ve giş dikare, hêviya me careke din ev e ku serfirazî ji ve giş dikare. Sala ve jina ve pîroz dikim. Spas. سالا 2018 به نخوشی و خوشی دوی درباز بو هیوید کم سالا بید پر بخوشی بید با آشتی بید بو توایا خلکی بو تایبت بو خلک کردستان له هر جهه که هیوید کم سالا آشتی بید سالا کی به شر و به کشتن و به خون بید سالا پک و جان بدن ابا دخوازا هر کسی که هلبت اوید حجیکر و پشتوان آشتی و آرامیه. سلااو لە بینەران و بیسەرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ڕێباز مەجیدم پاملێری دەنگی ئەمریکا لە پارێزگای سلێمانی. ئێستا کە ئەڕۆینە ساڵی نوێوە پێم خۆشە لێرەوە پامی خۆمتان پێ بگەێنم. لە چەند ساڵی ڕابردوودا لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی مرۆڤەکانی ئەم جوگرافیای ئازاری زۆریان چەشت. ژمارێکی زۆر گیانیان لە دەرزا، ژمارێکی زۆر ئاوارە بوون. شارەکان کاول بوون، ماڵەکان ڕووخێنران. پێم خۆشە لە ساڵی داهاتوودا ببینم کە جەنگەکان تەواوە بن. ئاوارەکان ئەگەڕێنەوە ماڵی خۆیان و ژیانی ئاسایی خۆیان دەست پێ ئەکەنەوە و دنیایەک دروستە بێت کە چیتی مناڵی بێتاوان تێیدا ناکوژرێ. هەروها پامی خۆم ئەنێرم بۆ هەموو ڕۆژنامەنووسە هاوکارەکانم لە سەرانسەری جیهان و درود بۆ ڕۆحی هەموو ڕۆژنامەنووسانە ئەنێرم کە لە کاتی بەجێهێنانی ئەرکەکەیاندا گیانیان لەدەستداوە. من ڕێباز مەجیدم پاملێری دەنگی ئەمریکا لە شاری سلێمانی ساڵێکی پڕخێر و خۆشی بۆ هەمووتان. ئەف دەم و هەموو دەمێن وە باش. هەروەکی تێزانین ساڵە 2018 وەکی ساڵێن دەرباسبووی دناو gelê Kurd de bû sedema gelek rojên teng û dijwar hêvîdarim sala 2019 di serî de ji bo gelê Kurd li rojhilata navîn û li seranserê cîhanê bibe sala aştî, aramî, wekhevî û azadiya hemû millet û neteweyan.